بەخوا 2005 بوو باوکم خوا لێی خۆش بێ ڕۆژێک چوو بۆ ژمارە بڕینێک هاتەوە بە منی وت دوو لە ڕێی بەڕێستان ڕۆڵە وتی ڕۆڵە بەخوا حەیا نەماوە شەرم نەما وتم بۆ باوە گیان وتی چوومەتە مارە بڕینێکەوە مەجلیسێ پیاو دانیشتوینە مامۆساکە وتێتی کچەکەم بەو کوڕە ڕازیت وتێتی بەڵێ مامۆسا ڕازیم وتی شەرمی لە ئێمە نەکرد خۆ شتێکی احتیادیە ئەو سەردەمە ڕۆی ئەو سەردەمە ڕۆی ئافرەت ئاوی دەخواردەوە چۆن ئاوی دەخواردەوە بینیمان جامەکەی ئاوا لێ ئەکرد لەچکەکەی ئاوا لێ ئەکرد بۆی کەس نەیبینی ئاوە خواتەوە لە بەردەم پیاوە ئەوە ئاوێ خواردەوە ئافرەتی ئێستا و ئافرەتی جاران نییە کەواتە ئاگدار بە بۆکو جاران بیر مەکەرەوە ئافرەتی جاران لە ڕووی نەدەهات پشتی بچەمێنێتەوە گستێک بدا بەجلێکی پوختە و قایمیشەوە ئێستا سینگ و ئەمانەی بە دەرەوەیە لە کۆڵانە